لە شاری کەرکووک کۆڕێک بۆ ناساندنی بەشێک لە بەرهەمە شێعریەکانی شاعیر حەکیم عوبێد ساز کرا. لە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کۆڕێکی شێعری بۆ شاعیر حەکیم عوبێد ساز کرا. کۆڕەکە لەلایەن سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بە هاوکاری کتێبخانەی گشتی بابە گورگور ڕێکخرا بوو. کۆڕەکەش بە ناونیشانی گوڵەکان بەرەو کاڵبوونەوە دەڕۆن سازکرا بوو. شاعیر گوزەرێکی بەناو شێعرە سۆزداریەکانی و هاوکات ئەو بابەتە ئەدەبیانەدا کرد کە لە دەیەکانی سەدەی ڕابردوو لە چەند ڕۆژنامە و گۆڤارێک بڵاوی کردبوونەوە. دانێت ڕاکێشەوە مەسڵ چەند شعرێکی نیشتیمانی تایە، چەند شعرێکی عەشقی تایە، چەند شعرێکی خۆشەویستی تایە، شعری تایە لە هاوکاری و پاشکۆ و ڕەنگین و بەیان لە ساڵانی 90ەکان و 80ەکان بڵاو کراوەتەوە، شعری نوێخوازیشی تایە.